سرایە؟ لۆ هەیە بە چما پێ نەگوتیە؟ ناوەڵە هەل لە بێش خێرەدا چە هەیە لە سرایە؟ زانم وە ناکەمی شەکلۆ ببینەوە تەعینت کەم. ئەمن تەعین بکرێ؟ درامای تاپۆ حەقیچیە لە ساڵی 1984 لە مانجی دوو کە لە نووسینی مامۆستای بەتوانا و مامۆستای زمان پارا و مامۆستا چەتۆ حەسەن بوو لە دەرهێنان و سیناریۆیەکەش هی مامۆستای هونەری کوردی مامۆستا زۆیر عەبدولمەسیح بوو کاک خەلیل کاکە و کاک ئەحمەد عیزەدینیش وێنەگری بوون تاقە یەک کامیرە بوو ئەو درامایی پێ تەسویر کرا. سەی مام جوانە بابە بەو دەمایی چ ناکرێت ئەمن هێوارێ دەستمە دوو خارم ئەو جا بزانین سبەنێ خوا بەمە دەدەیان بە مام عاجی خۆرادا بڕۆ ستان لە دەست دێ تەخسیر مەکەن. سەرەتا درامایەکە کە دەست بە تەسویری کرا ڕۆژی یەکەم دەوری ئەو دەورێک کە من تێدا بینم دەوری سەعیدی کوڕی خدرلۆ یافرۆشی دەورەکە ئەمن نەبووم وەڵا گوتیان کاک زۆر گوتی وەرئەتوو چیە مامۆستا وەتی وەرئەتوو سەعید بە شەو بوو مەشەدەکە ئەوە نەبوو وەڵا ئەو درامایی ئەو مەشەدەی کە جەوهەر باپیر خدرلۆ یافرۆش مەشەدی ڕدیان تراشین و شتەکەی کە دەرێ سبەینی دەسمات محافەزەی لێوێن دێرەڕە کەس بە شەو ڕدێنە خۆی تراشیە سبەینی بە ئیسراحەت خۆت بتراشی بە کچێ پێڕا ناکەم هەتا دەچمە لۆ بیایە و دێمەوە خۆم دەگۆڕم دەچمە سەرایە درەنگ دادی. سرایە؟ لۆ هەیە بە چما پێ نەگوتیە؟ ناوەڵە هەل لە بێش خێرەدا چە هەیە لە سرایە؟ زانم وە ناکەمی شەکلۆ ببینەوە تەعینت کەم. ئەمن تەعین بکرێ؟ هەدی ئەوڕۆ لە چاخانە حاجی ئەوە دانیشتون قادر کۆی لەگە حاجی یادگاری مامۆستا باقی خۆشمان لەوێ بوو گوتی سەعید چ دەکە چ ناکە ئەمش گوتم وەڵا مامۆستا جارێ چ ناکەوە دانیشتیەوە مامۆستا باقی گوتی دیارە بە خۆت پێ خۆش نەیژ بکات نەمارە دانیش مامۆستا کالۆ ئەوێ ڕۆژێ سەعید دەستی شەشی بگری ئەو جا من دەمزانێت چم دەکەی دوایێ؟ وەڵا دوای گوتی سبەنێ مەزبەتەش بنووسە لۆ متەسەڕفی عەرز و عار بابە عەرز و عار لۆ معافزی عەرز و عارە برێم عەرز و عارەش بنووسە لۆ متەسەڕفی محافز بابە محافزی بابە با محافز بی گوتی ئەگە پێش دەکرێ بە خۆت بڕۆکردی برێ وەزم ئەوەیە کوڕەکەشم هەتا سم شەش خوندیە و دەبی لێ بگەڕم ستەکنی قابیلە نانا لۆ هەندێ مانعەتی نییە خۆ هەم ناگری ڕۆژێ حەمەدی فەقی ڕەشیدی چوو بەکنی ئیشەکان لۆ کرد قابیلە بەویشم تێ نەبی نانەدایە خەمن نەبی دێلم بستەکنی دێلم بەڕاست هەیبەت چاو بەبیرم هاتەوە سبەینە بڕۆماری عەزیزی کوتەکو شەروارەکەم لۆ بینە باش ڕوور دیار نەبم هەیب زۆرتە پێراوەشی باتەشم لۆ بینە لۆ دەچێ شایی کچێ ئارێ وەڵڵا لە شایم گەلەک پێ خۆشتە ئەگە سەعید تەعین نەبوو بزانی چم دەکرد ئەدی بابە ئەمن نێم ئەتو نایە پێ کو دەبی خۆ عەریزە بە ناوی خۆت نادەی هیچ قەیدیە نابی بابە دەبی ئەمن ئیمزا بکەم دەبی ئەمن لێ بم وەڵڵا خۆشە دە باشە باش مادەمای لێ هات سبەینە تو لەگەرم وەرە عەریزەکەی دەنووسین لۆم ئیمزاکە و حەقت نەبی ئەدی ئەگەر دوای ئەمنیان ویست های هو ئەمن جارێ ئەوەی دەمێ بیبینم با بیبینم ئەگەرە تویان ویست سەهلە خۆت مەشارەوە لە پشت بە لەدەی دانیشارە و چاخانە و کابرای ناوچیە تەنیشت سمێر سوورەکەی دەیناسم باشە لەکنەوی ئینتیزارت بەس درامای تاپۆ حەقیچیە ماوەکی کەم لە وێنەگرتن ماوەکی کەم لە مۆنتازکردن لە پەخشەکەشی لە مانجی دوو وێنەی گیرا لە نەورۆزی 84 پەخشیش کرا. سلام علیکم. سلام سەرچاو کاکە ئێرە ماڵی خدر حەمەد ئەمینیە بەرێ بابە ئیشتە بوو ئەتو چیوی ئەمە کوڕی بابت لە ماڵەیە بەرێ زەحمەت نەبی بڵە حتێرە بێ بڵێ تەبلیغ شتوانێ دوات یەک دەخە بابە ئەو کابرای تێناسام چی لێ وەرە دەوەرە ڕاوەستا بابە
پشمانەوەی ئەوەی حیوارەکان دوو شتەیە یەکەمیان بە لەهەجەکی پاراوی زۆر کوردیە هەولێریە دووەمیش ناخەکانە حیوارەکان لەگە ناخی خەڵکیە لە چاران زمان بۆ هەولێرە ژواز دەینم ئەدی چ لە سەعیدی بکەم برێم نایە هەژ بچمەکەنی پەشیمانیان کردمەوە کاکم شەریک بەڵێ لەکێ سعید دەوەڵێ ئەدیەوە لۆ بخۆیە خۆی هەیە چێ دەرێ هەر شڕەوانی نەکردیە بەخۆی دەزانی چ دەڕا گەورەترین شانازی کە ئێستا تەمەنم نزیکیش 57 ساڵە 57 ساڵە ناوم حەمیدان ناکە ئەو ڕۆژەی کە بە سەعید بانگ دەکرێم لۆ دیارە ئەو شخصیەتە چوتە ناو خەڵکی بە حەمید نەمتوانی بچمە ناو خەڵکی بە سەعید چوتە ناو خەڵکی ئەرێ و کابرای لێرە وات بگوڕەکەی تایم بکات چۆ چوو تەعینیش بووم و فەسلیش کراوە ئێستاش وا دەمبینی لێرە نەچوومە سەرای مەزبەتێ لێ سەعیدی بم با ئێ وەڵا چوون دەبینم جەماعەتێک دانیشتینە وەڵا میش دانیشتم جغارەکەم پێ کرد نەمزانی بەخۆشم ئەوم پارەیان بە زۆری لە باخەرم پەستی و بەڕێیان ئێستا لەگە ستافەک ئیش دەکەم ئەگەر ڕۆژێک لەگەریان نەبم ناتانم لە ماڕێژ ناحەیەم و ئەگەر لەگەر ئەوان نەبم ئەوەندە لەگەریان مرتاحم نازانم چیان پێ بچکە ئەوەندەم خۆش دەوێن ستافەکی هەتا برێ ماندوو نەناس حەز لە ئیش دڵسۆزیش ئەو ستافە ئەوە دەبین ئەگەر ناوەکانیان برێم دەبی ئەو ستافەی لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستانی کەناڵی هەولێر لە کەسی یەکەمی و هەتا دەگاتە پاککەرەوەکەی هەمویان بە خۆم دادنم هەمویان بە خۆمم لەکرد ئەمن هەز دەکەم ئەوان زیاتر دەم نچووکە لەبەر ئەم بە حکمی تەمەرەکەم زار هەر دەسم و تووڕە دەبم ئەوان زیاتر زۆریشم لێ قبول دەکەن ئەوان قبول دەکەن هەندە جارێ لە خۆم قبول ناکرێت بەس دڵیوان زۆر گەورەیە بەرامبەرە من زۆرم خۆش دەوێن هیوادارم زیاتریش هەر پێکەوە